روابط اقتصادی و تجاری تا سطح 20 میلیارد. سەرکونسوڵی نوێی کۆماری ئیسلامی ئێران لە شاری سلێمانی ئاماژابەوە دەکات لە 2 ساڵی ئایندەدا بڕی بازرگانی نێوان ئێران و عێراق دەگاتە 20 میلیارد دلار. لە میانی بەسەرکردنەوەکانیدا وەک سەرکونسوڵی نوێی کۆماری ئیسلامی ئێران لە سلێمانی مەهدی شیشەیی یەکێتی هاوردە و ناردنکارانی سلێمانی بەسەر کردەوە و لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ئاشکرای کرد لە کۆتا سەردانی سەرۆکی کۆماری ئیسلامی ئێران بۆ عێراق بەغدا و تاران ڕێککەوتون کە پەرە بە پەیوەندیە ئابوووریەکانیان بدەن و لە 2 ساڵی ئایندەدا بڕی ئاڵوگۆڕی بازرگانی نێوان ئێران و عێراق بۆ 20 میلیارد دلار بەرز بکەنەوە. تأکید جمهوری اسلامی ایران ام دیدار من امرو لیرانا اما تاکید کادو ریک کماری اسلامی ایران بو پرپیدان پیوندیکان به تایبەت پیوندی ابوریکان پیوندیکان ایران لەگەڵ سلێمانی د پیوندی که زۆر کۆنا هم لە پیوندی ابوری هم پیوندی میژووی لە کۆنا و پیوندی ابوری لە نێوان بازرگانەکان ایران لەگەڵ هەریمی کوردستان بەردەوام بووە. الحەمدولیلا ئەم پیوندیانە لە ساڵانی ڕابردووە باشی هەبووە. اراده برپرسەکان بالای سیاسی هم لە ئێران هم لە عێراق ئرادیان هەیە کەم پەیوەندی ئابوورانیەکە چیز بود پەرە پێ بدرێت. لە سەفەری کۆتایی کە سەرۆککۆماری ئێران دکتۆر ڕوحانی سەفەری هەبوو لە بەغا گەشتن و تەوافقە کە بتوانن ئەم پەیوەندیانە لە هەموو بوارەکان پەرە پێ بدەن بە تایبەت لە بواری ئابووریە کە ئینشەڵا بتوانن لە 2 ساڵ داهاتوە ئەم بڕێ ئاڵوگۆڕی بازرگانی نێوان ئێران و عێراق بگاتە 20 میلیارد دلار. بە تاکیدین کە لە بوارەکانی هەیە بۆ کارکردن لە هەموو بوارەکانە لە نێوانی کۆماری ئیسلامی ئێران و عێراق و بە تاکید هەریمی کوردستان و سلێمانی بە تایبەتی شوێنی تایبەتیان هەیە لەم ئاڵوگۆڕی بازرگانی در تبادلات تجاری دو کشور خواهند داشت. سەرۆکی یەکێتی هاوردە و ناردنکارانی سلێمانیش جەختی لە پەیوەندی لە مێژینەوە بەردەوامی پارێزگای سلێمانی و کۆماری ئیسلامی ئێران کردەوە وتی بەڵێ ناوەرگرتووە زیاتر پەرە بە پەیوەندیە بازرگانەکانی نێوان هەردوو لا بدەن. بەڕاستی ئەمە دەورێکی گرنگ ئەبینێ بۆ ئەوەی کەوا زیاتر بتوانێت ئەو پەیوەندی بازرگانی هەیە لە نێوان هەرێمی کوردستان و وڵاتی جمهوری ئیسلامی ئێران ئەم لە سەرەتاوە حەزی کردکەوە گوێبیستی ئەم پەیوەندێ بێت و ئێمەش بۆمان ڕوون کردەوە کەوا ئەم پەیوەندیە بە شێوەیەکی ڕاستەوخۆ هەل لە کۆنەوە بازرگانانی ئێمە توانیویانە لەگەڵ وڵاتانی جیهان بە تایبەتی لەگەڵ وڵاتی جمهوری ئیسلامی ئێران پەیوەندی بازرگانیەکانی برەو پێ بدا بۆیە بەڕێزی بەڵێنی ئەوەی داکەوە لەمە دوا زیاتر بتواندرێ ئەو پەیوەندی بازرگانیە هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتی جمهوری ئیسلامی ئێران بەرەو پێشەوە زیاتر بڕوات بۆیە تەشریف هێناوە بۆ بارەگای یەکێتی هاوردە و ناردنکارانی هەرێمی کوردستان و هیواداری ئینشاءڵڵا بتوانین لەمە دوا زیاتر ئەو پەیوەندی بازرگانیە لەگەڵ وڵاتی جمهوری ئیسلامی ئێران بەرەو پێشەوە بەرین. لە پاش کشانەوەی تاکلایەنانەی دۆناڵد ترامپ لە ڕێکەوتنە ئەتۆمیەکەی ساڵی 2015 شەپۆلی سزاکانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بەسەر کۆماری ئیسلامی ئێراندا داباری بە پێی بڕیارەکانی ئەمریکا عێراقی ژێکێک بوو لەو وڵاتانەی کە دەبوو لەگەڵ وڵاتی ئێران کۆتایی بەو گرێبەست و پەیوەندیە بازرگانیانە بهێنێت بەڵام هەڕەشەکانی ئیدارەکەی ترامپ نەیتوانی بەر بە پەیوەندیە قوڵ و استراتیژیە بازرگانەکانی نێوان عێراق و ئێران بگرێت و لە مانگی ئازاری ئەم ساڵدا لە میانی سەردانێکی حەسەن ڕۆحانی سەرۆکۆماری ئێران 22 ڕێکەوتن نامە لە بوارەکانی پیشەسازی و بازرگانی لە نێوان تاران و بەغدا واژۆ کرا. بەوتەی بەرپرسانی هەردوو لاژ لە ئێستادا قەبارەی ئاڵوگۆڕی بازرگانی نێوان عێراق و ئێران 13 میلیارد دلاری تێپەڕاندووە. ڕاستی حەمە ئەمین، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.